بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەتتان. 18 و 19 شوبات کۆمەڵی ئیسلامی کۆنگرەی خۆی ئەنجامدا. لە کۆنگرەکەدا کۆمەڵێک گۆڕانکاری لە نێوخۆی حیزب ئەنجام درا هەر لە هەموارکردنەوەی ناوی حیزب و گۆڕینی بۆ کۆمەڵی دادگەری کوردستان. هاوکات جگە لەو گۆڕانکاری کە لە نێوخۆی حیزب ئەنجام درا، کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر 7 خاڵ ستراتیژی سیاسەتی داهاتووی خۆی پەرە پێدەدا کە لە نێو بەلاغی کۆتایی کۆنگرەدا هاتبوو. دەمەوێت لە گفتوگوی ئەم جارەدا لەگەڵ ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان زۆر بەڕێز مامۆستا شوان ڕابەر بە خێراتن دەکەم بە خێربێی، زۆر بەڕێز مامۆستا ئومێد مستەفا زۆر بە خێربێی، مافناس مەهدی حەمزە ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان. خۆشحاڵم کە لە گفتوگۆ لەگەڵ من. مامۆستا با لە جەنابتەوە دەست پێ بکەم. گۆڕانکاری لە پێناو ڕووکەش نیشاندانی ئەوەی کە ئێمە کۆنگرەمان کردووە و لە کۆنگرەیەکەوە ژمارەکەمان گۆڕیوە، یاخود ئەوە حتمیەت و پێویستی بوو کە دەبواە کۆمەڵی دادگەری کوردستان کۆمەڵێک گۆڕانکاری بکە بە ئاراستەی هەنگاونانی زیاتر لە کاری حیزبی لە هەرێمی کوردستان. بەێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان بۆ هاوکارانم. دیارە پێم خۆشە بەر لەوەی کە باسی گۆڕانکاری بکەین قسێک لەسەر گۆڕانکاری بکەین. گۆڕانکاری لە ڕوانگەی حزب و لە ڕوانگەی جەماوەرەوە جیایە. هەڵبەتە زۆرێک لەو پرۆسانە کە وەکو کۆنگرەی ئەحزاب دێتە ئارا خەڵکێک وا لە گۆڕانکاری حاڵی حتا هەندێک لە ئەندامانی ناوخۆی حزبیش وا حاڵین کە دەبێ یعنی ئەو حزبە بە فۆرمێکی نوێ سەرجەم شتەکانی بگۆڕێ و بێتەوە مەیدان. هەڵبەتە لە هەموو ئەحزاب ثەوابیت و متەغەیرات هەیە بە هەمان شێوە کۆمەڵی ئیسلامیش. بۆیە کۆمەڵی ئیسلامی ئەو شتانەی کە پێویست بووە یا بەپێی پەیڕە و لە سەلاحیەتی کۆنگرە بووە هەڵبەتە قسەی لەسەر ئەوانە کردووە و کۆمەڵی گۆڕانکاریشی ئەنجام داوە. هەم دیسان شەر نییە هەموو شتێک پێویستبی لە کۆنگرە باز بکرێ یا بگۆڕێ یا هەموو گۆڕانکاریەک پێویستبی یا ئیجابیبی. بە هەر حاڵ ینی هەندێک شت لە کۆنگرەی کۆمەڵ گۆڕا کە من دەمەوێ هەندێک شت بە نمونە بۆ جەنابتان و بینەرانی بەڕێز بخەمە ڕوو. یەکێک لەوانە کە ئەسڵ بوو کە متەوەقیع و چاوەڕوان کراو بوو ئەویش مەسەلەی ناو نیشانی کۆمەڵ. بۆ نمونە ناونیشانیش دوو بەشە، هەم ناونیشانی سەرۆکی حزب گۆڕا کە پێشتر مستەڵەح و زاراوەی ئەمیر بەکارداد ئێستا بۆتە سەرۆک و هەمیش کە جاران دەگوترا کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێستا بۆتە کۆمەڵی دادگەری کە من قسە لەسەر تەداعیات و ئیجابیاتەکانی ناکەم. بە هەر حاڵ ماوەسە لەسەر ئەو خاڵیان بوەستم. باز لەوە دەکرێت کە بۆ نمونە گۆڕینی ناوی ئەمیر بە سەرۆک بەوەیە کە یەکێکە لە مەرجەکانی یاسای حیزبەکان لە عێراق بە تایبەتی بابەتی کۆمیسیۆن و ئەو بابەتە. بابی مەسەر تەوەری دووەمی گۆڕینی یاخود هەموارکردنەوەی ناوی کۆمەڵی ئیسلامی بە کۆمەڵی دادگەری ئەوەش هەر ئەو بابەتەیە یاخود ئەوە گەیشتنە بەو ئاراستێ یاخود بەو قەنەعەتەی کە دەبێ کاری حیزبی بە تایبەتی لە بابەتی ئیسلامی فراوانتر بکرێ و زیاتر لە خۆ بگرێ. بە کورتی مامۆستا محەممەد ئەو گۆڕانکاریەی کە لە ناوداکرا یەکەم پێویستە ئەوە بڵێن بە تەکید ئیجابیات و سلبیاتی هەیە، بەڵام وەکو عورفی حزبی مادام ئێمە کۆنگرا بەرزترین دەسەڵاتە بە پێیپەیڕە و زۆربەی شتەکانی ناو کۆنگرە بە زۆرینەی دەنگ یەکلا کراونەتەوە. یەکێک لەوانە ناوگۆڕین بووە مادام یعنی زۆرینەی ئەندامانی کۆنگرا دەنجی پێدا ئەوە تەثبیت کراوە. هەڵبەتە کە ئەو گۆڕانکاریەش خراوەتە ڕوو یا ئەنجام دراوە کۆمەڵێک ئەسباب و هۆکار هەبووە. سەبەبێک لەوانەیە ئەوەی جەنابەت باسەکەی، بەڵام سەبەبی ئەسیل و ڕەسەن ئەوە بووە کە خەڵکێک لە کۆمەڵ یعنی پێی باش بووە کە ناو لە کۆمەڵ بگۆڕێ لەبەر کۆمەڵێک یعنی ئیجابیات جایەکێک لەو ئیجابیاتانە یعنی کە جۆرە تێڕوانین و حەذرێک لەسەر ئەو ناوەی کۆمەڵ بووە. کۆمەڵ یعنی پێی باش بووە کە ئەو ناوە بگۆڕێ بۆ ئەوەی زیاتر بەڕووی جەماوەر و بەڕووی دنیای دەرەوەدا بکرێتەوە و لە هەمان کاتیشدا یعنی ناوگۆڕینەکە
ینی وای لێ ناکە کە ئەساڵت یان ناوەڕۆک لە دەست بدا ینی بە ناوڕۆک و بە مەبادی و پرانسیپەکانی ئیسلامەوە پابندە زاوە یەکێک لە گۆڕانکاریەکان نەگەبگەڕێ و گۆڕانکاری سەبارەت بە مەسلەی ئافرەتان و ئانەش بۆ باز دەکەم خزمەتت دواتر دەرفەت ماوسە ئومێد دووبارە بەخێربێ ماف و ئازادیەکان یەکێکە لەو خاڵانەی کە هەمیشە لە پێشووتریشدا کۆمەڵ داکۆچی زۆری لێکردووە کە ڕەنگە زۆر جار لە بابەتی ئەوەی کە لە نێو حکوومەتیش بووە و ئێستا کە ئۆپۆزیسیۆنیشە خاڵی جەوهری بابەتی ماف و ئازادیەکانە و زۆر داکۆچی لێ دەکات لە بەلاغی کۆتایی لە خاڵی دوو ئەوە باز دەکات کە ئێمە ڕشتر دەبین لەسەر ئەوەی کە بابەتی ماف و ئازادیەکان لە هەرێمی کوردستان بە زۆرێکی کەبی ئەنی کۆمەڵ دەیەوێت چی دیکە بکە بۆ ئەوەی هاوڵاتیان بەگشتی لە بابەتی ئەو خاڵەی زیاتر پەرەپێدان بەکاری حیزبی بکات لە نێو کۆمەڵ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ڕەخساندنیم دەرفەتە طبعاً ڕوونەکە کۆنگرا لە ژیانی سیاسی حزبە بایەخێکی ئێگزگار گرنگ و هەستیاری هەیە دیارە کۆمەڵێک مەهامی هەیە کۆنگرا یەک لە ئەساسیاتی کۆنگرە وتاری سیاسیە و حتمما پەیڕەوی ناوخۆ هەموارکردنی پەیڕەوی ناوخۆیە و بەلاغی کۆتاییشە کە دیارە لە دوا بڕگەکانی کۆنگرا کۆتایی دێ بە بەلاغی کۆتایی ئەو بەلاغی کۆتایی کۆمەڵی دادگەری دیارە کۆمەڵێک بنەما و کۆمەڵێک هێڵی گشتی خرانە ڕوو لەوانە باسی ماف و ئازادیەکانی هاوڵاتیان کە کۆمەڵی دادگەری زۆر بەو پەڕی قەنەعەتەوە و لە ڕابردووش کە دیارەکە لە ڕێی چاڵاچیەکانی لە ڕێگای فراکسیۆنەکانی کاری جددی کردووە بۆ ئەوەی کە مافی ئازادیەکانی هاوڵاتیان دەستەبەر بکات و حتمما کۆمەڵی دادگەری کە بە حکمیەوەی کۆمەڵێکی ئیسلامیە بانگراوەدێکی ئیسلامی هەیە ئێمە تێڕوانین و تێگەیشتمان لە وحی خواوە کە قورئان و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەوێوە دیاری دەکەین بەرنامەمان منهەجمان فیکرمان زۆر چاک لەوە تێگەیشتون کە مافی هاوڵاتی بوون مافی ئینسان لە قورئان زۆر بەڕوونی باس کراوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بە چەندین دەق و چەندین ئاەت کە باس لە ماف و ئازادیەکانی ئینسان دەکات مرۆڤ دەکات بۆیە لە بەلاغی کۆتایی تەکیدمان کردەوە لەسەرەوەی کە پێویستە ماف و ئازادیەکانی هاوڵاتیان بپارێزرێت و کۆمەڵی دادگەری لە داهاتوودا زیاتر داکۆچی کار دەبی وەک چۆن لە ڕابردوو بەردەوام بووە و هەوڵی داوە و لەو پێناوەشدا باجی داوە لە پێناو دەستەبەرکردنی ماف و ئازادیەکان و تەکیدش دەکاتەوە کە لە داهاتوو تەکید لەسەر ئەوە دەکاتەوە کە مافی هاوڵاتی دەستەبەر بکرێت ئێمە دوای نزیکەی سێدێ لە حکومڕانی کوردی بۆ کۆنگری حیزبێکی کوردی زیاتر داکۆچی لە خاڵێک دەکاتەوە کە خاڵی کە ڕەنگە زۆر ئەهەمیەتی هەبێ و گرنگی هەبی بە تایبەتی ئێمە لەژێر حکومڕانی خۆماڵی دێن کەواتە دەبێت کۆمەڵی دادگەری هەستی بەوە کردبێ کە ئازادیەکان لە زیاتی ئەوەی کە بەرەو پێسوو بوون و هاوڵاتی بە تەواوی ئازاد بێ بەڵکو نیشانی پرسیاری لەسرە یعنی دەیەوێت لە داهاتوودا چۆن کار لەسەر ئەو بابەتە بکە بەڵێ وەڵام من پێم خۆشە ئەوەی کە لە بەلاغی کۆتایی هاتووە چەند دەقێکە کە باس لە ماف و ئازادیەکان دەکا کە تەمان لە بەلاغی کۆتایی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کە لێک لە دەقەکان دەڵێ ئازادی بەهایەکی گەورەیە و دیاری خودای بۆ مرۆڤ بە هەموو شێوەیەک داکۆکی لێ دەکەین و دژی بەرتەسەکردنەوەی ئازادیە سیاسی مەدەنی و ڕۆژنامەنیەکان و سەبارەت بە مافەکان هەر لە بەلاغی کۆتایی هاتووە پێم خۆشەوەش بخوێنمەوە ئەو نیشتیمانە بەهی هەمووان دەزانین و هەمووان مافی ژیانیش کۆمەندانە و ئازادیانەی هەیە و خەڵکی کوردستان شایستەی سیستەمێکی حکومڕانی شەفاف و دادگەرانەیە و هاوڵاتی بوون پێوەری ئەرک و مافەکانی بێت یعنی کەواتە ئەو داکۆچیکردنە ئەو جاڵەبانە لە چەند دەقێکی بەلاغی کۆتایی ینی بۆچی دەژێڕنەوە بۆ ئەوەی دەجێڕنەوە کە ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی وەکو لایەنێکی پارتێکی سیاسی هەم لە پەیڕەوی ناوخۆمان و هەم لە بەرنامە و
لە تێگەیشتمان لەوەی کە ئێمە ئەرچی ئێمە پەیامی ئێمە گەڕانەوەی مافە بۆ هاوڵاتیان وەکولانێکی سیاسی وەکولانێکی ئیسلامی جاگەر لە بۆعدە نیشتیمانیەکەی دەڵێ یاخود لە بۆعدە دینیەکەی دەڵێ یاخود لە بۆعدە ئاینەکەی کە ئێمە تەکیل لەسەر ئەوە دەکەینەوە کە پێویستە مافی هاوڵاتی مافی مرۆڤ بپارێزرێت. ئێمە چی دەکەین بە چ میکانیزمێک کە دەمانەوێت مافی هاوڵاتیان دەستەبەر بکەین وەکو ئەوەی کە لە ڕابردوو هەمان بووە لە ڕێگای پەرلەمانە فراکسۆنە لەوێ هەر شتێک کە پێویست بکاتن وەکو چۆن لە ڕابردوو ئێمە ڕۆڵمان هەبووە دیار بووین لەوەوە کە داکوکارێکی سەرسەختانە بووین بۆ مافی هاوڵاتیان و بە تەکیل لە داهاتوو تەکیل لەوە دەکەینەوە کە مافی هاوڵاتیان بەلای ئێمەوە ئەساسیە و پێویستە داکۆچی زیاتر زۆر باش مافناز مەهدی حەمزە دووبارە بە خێراتم دەکەم. بێگومان لە ڕابردوو بابەتی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان قسە و باسی زۆر لەسەر بوو. یەکێک لەو بابەتانش کە کۆمەڵی دادگەری لە پێشتریشدا زۆر جەختی لێ کردوتەوە بەوەی کە سیستەمێکی حکومڕانی هەبێت کە لە پێناوی هەمووان و لە بەرژەوندی هەمووان هەبێت و لە خاڵ یەکەمی پەیڕەوی بەلاغی کۆتاییش ئەو بابەتە باس کراوەتەوە و جەختی لێکراوەتەوە کە لە داهاتوودا لە بابەتی استراتیژی سیاست پەرە زیاتر بەو بابەتەدن ئەویش سیستەمێکی حکومڕانی کە لە پێناو هەموواندا بێ. کۆمەڵی دادگەری چۆن دەتوانێت ئەم بابەتە لە بەرژەوندی هاوڵاتیان یەکلایی بکاتەوە بۆی سیستەمێکی حکومڕانی بێتەکایەوە کە لە ژێر سایە و سێبەری هەمووان بەحەسێنەوە. بنای خی گەورە مهرەبان سواس دەستخۆشی بۆ ڕقسانی و دەرفەتە خۆشحاڵم لە خزمەتی مامۆستا شوان و مامۆستا ئومێد بەشدارین لەو بەرنامەیە. مامۆستا محەممەد تەوعەن هەر خۆی جارێ بەر لە وەڵامدانەوەی پرسیارەکەت گۆڕانکاری کە لە حیزبێکی سیاسی ڕوودەدا یان حیزبێکی سیاسی دەستی بۆ دەباتن طبعاً زادەی مڕازعات و زادەی پێداویستی ئانی کە لە نێو ساحەی سیاسی کۆمەلگای بینی پێویستە کە دەستی لە بۆ ببەی دیارە کۆمەڵی ئیسلامی پێشووتر کە ناوەکەی هەموار کراوە بۆ کۆمەڵی دادگەری بەڕاستی لە هەموو کۆنگرەکانی و لە هەر کاتێکە پێویستی دەستی بۆ گۆڕانکاری بردیە و کۆمەڵ حیزبێکی بوێرە ئازایە لە ڕاستەشتێنە بەڕاستی لە هەرێمی کوردستان و ئێمە ئەوەی گرنگە لێرەدا ئێمە زۆر باش لە سەرەتا و درکمان بۆی کردیەوە دراسەش کرا شتێکە مەدروسە و گۆڕانکارانێکە لە کۆنگرەی دوایین کۆنگرەی چواری کۆمەڵ ڕوویدا ئێمە دەمانزانی کە کاردانەوەکان جۆرا و زۆر دەبن و فشارەکان زۆر دەبن لەسەر کۆمەڵ چونکە ئێمە زۆر باش لەو تێدەگەین کە ئەو گۆڕانکاریانە ڕێک لە ماوەی 50 ساڵی ڕابردووی کاری ئیسلامی لە نێو بەتایبەتی شەقامی ئیسلامی لە نێو هەرێمی کوردستان و کوردستانی باشوور بە ئاراستەیەک بووە ئەو گۆڕانکاریانە پێچەوانی ئەو ئاراستەیە بۆیە ڕاستە ینی قورسە لەسەر کۆمەڵ کەواتە بوێریی زۆری ویست و ئەنجام درا و ئەو بوێریش بەڕاستی سەرەتا بۆ جەنابی مامۆستا عەلی دەگەڕێتەوە اینجا قیادەی کۆمەڵیش هەمووی پشک و بەشیان هەیە کە هەموو هاوکاری جەنابی مامۆستای بوون پاشان سەرجەم ئەندامانی کۆنگرە و ڕۆشنبیران و ئەوانەی کە نزیکن و دۆستی کۆمەڵن و بەگشتی ڕۆشنبیرانی نێو ساحەی نێو هەرێمی کوردستان بابەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئێماگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ڕاپەڕی لە هەرێمی کوردستان تا ئەم ساتە وەختە حکومڕانی یان دەوڵەتداری یان ئەوەی کە پێی دەگوترێ سیستەمی دەسەڵات لە قەیرانێکی قوڵدایە قەیران بە قەیران دەستپێری بەردەوام لە دۆخێکی زۆر ناتەبیعیدا ئێمە هەمیشە خەون بە حکمی ڕەشیدەوە دەبینی لە هەرێمی کوردستان وێ ئەگەر دیقەت دابی لە هەموو مناسبە سیاسیەکان و لە کۆنگرەی ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان بەردەوام ئەو لایەنە زەق دەکرێتەوە چونکە یەکێکە لە کێشە سەرچیەکانی ئێستای هەرێمی کوردستان ئێمە بەردەوام هیوامان لەسەر ئەو هەڵسنیوەکە ینی ساڵ دوای ساڵ باشبی و هەڵبژاردن دوای هەڵبژاردن گۆڕانکاری ئەرێنی بێتە ئاراوە بەڵام کۆمەڵی دادگەری دەیەوێت ڕۆلی لەو بابەتە چی بێ بە تایبەتی ئێستادا هێزێکە ئۆپۆسیۆنە بە تایبەتی ئەوەی کە جەنابی مامۆستای سەرۆکیش لە کۆنگری ڕۆژنامانی باسی لەوە کرد کە جۆرێک لە دەسەڵات و ئۆپۆسیۆن لە هەرێمی کوردستان ینی پەیڕەوێک دەکرێت کە ڕەنگە پەیڕەوێک بی لە نێو کەوانەیەک دوژمنداری بی
بەوەی کە هەرچی ئۆپۆزیسیۆن دەیڵێ حکومت پێی وایە مەبەستی ڕوخاندنیەتی و هەرچی حکوومەتیش کردی دەبێت ئەوەی ئۆپۆزیسیۆن لە پێشدا جگەلەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە پێشتردا ئەوەی کە کاری باش بوو ڕەنگە لە سەریشی کەوت بێ وتوێتی باش بەڵام دەمەوێت بزانم ڕۆلی دەیەوێت کۆمەڵی دادگەری لەو بابەتە چۆن بێ و چۆن دەتوانێت هاوکار بێ بەوەی سیستەمی حکومڕانی بە زۆرێ بێ کە هەمویان بەحەسێنەوە لە ژێر سای سێبەری معارەزەبوونی کۆمەڵ لە نێو پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە یعنی کۆمەڵ هەمیشە بە تایبەتمەندی خۆی لە معارەزەبوون ناسراوەتەوە کە جیاواز لە بەڕاستی ئەحزابی دیکە ڕەوتی دیکە پرۆژەی سیاسی دیکە هەمیشە لە چوارچێوەیەکی ڕوئیا ئیسلامی و باگراوەندێکی ئیسلامی و بە ویژدانەوە هەمیشە تەقیمی کردێ بۆ پرۆسەکەی ئەوەی لە هەرێمی کوردستان کۆمەڵ جەختی لێ دەکاتەوە فعلەن دروستکردنی ژینگە و کەشێکی ئاساییە تەبیعیە بۆ مارەسەی کاری دەسەڵات و معارەزەش بەس لە هەرێمی کوردستان ئەم پێم وایە ئەوەی کە دەگوزارێتن ئەوەی کە هەدی خەڵکی ئاسایی بەباشی هەستی پێ دەکا حکوومەتی هەرێم بۆ هەمیشە لە خۆی بەگومانە بۆ هەمیشە لە فشار و معارەزەبوونی بەرامبەری بەگومانە چونکە ئەساسەن ئەو بە دۆخێکی ناتەبیعی تێدەپەڕی ئەو لە قەیرانێکی قوڵی گەندەڵیدایە ئەو هەموو پایەکانی هێز و دەسەڵاتی خۆی لەسەر گەندەڵی و ئیدی ساختەچیاتی و ساختەکاری بنیات نایە بۆیە هەر قسەیەکی لەسەر بکەی فعلەن ئەو تووشی قەیران دەبی تووشی دۆخێکی ناتەبیعی دەبی بۆیە ئەو بۆی هەمیشە بەگومانە ینی گرنگترین هەنگاو باشترین هەنگاو سەرڕاستترین هەنگاو لە هەرێمی کوردستان چاکسازی هەمەلایەنەی گشتگیرە سەر لە نوێ دەسەڵات و معارەزەش کۆمەڵگا بەگشتی ئاشبوونەوەیەک ڕوو بدا و تێیدا جارێک دیکە ڕنگڕێژی سیاست و حکومڕانی و چاکردنی ئەو دۆخە بکرێتەوە ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان پایەکانی دەسەڵاتمان نقستانی هەیە تا ئێستا دەستورمان نییە تا ئێستا هەندێک مؤسساتی گرنگ هەیە لە هەرێمی کوردستان دانەمەزراوە ئیشی لەسەر نەکراوە طبعاً هەموو ئەوانەش هۆکارێکی زۆر سادە و ڕۆنی هەیە دەسەڵات ئیشی لەسەر ناکە دەستی لە بۆ نابە چونکە ئەو دەزانێت دەستی دەگیرێ لەو گەندەڵی لەو دۆخە ناتەبیعی دروستی کردیە دەگەڕێم وڵات مامۆستا شوان بابەتێکی هەرە گرنگ بەرزکردنەوەی ڕێژەی بەشداری ئافرەتانە لە سەرکردایەتیکردنی کۆمەڵی دادگەری و بەرزکردنەوەی ڕێژەکە لە 15 بۆ 120 بەڵام دەمەوێت ئاماژە بۆ خاڵش بکەم لەگەڵ بەرزکردنەوەی ڕێژەکەش ئەندامانی کۆنگرا درشیان بەوە کرد کە بەشداریکردنی ئافرەت پێویستە و چوار لەو بەڕێزانەی کە ئافرەتن و پێویستن لە سەرکردایەتی هەبن سییانیان بە دەنجی خۆی بێزگە لە کۆتا دەرچوون دەمەوێت ئەو حەقیقەتە ڕوون بکەیەوە کە کۆمەڵ تەنها بۆ جوانکاری ئەم بابەتەی ئەم ڕێژەی بەرزکردەوە یاخود ئەوە مەبدەئێکە لە پێشووتریشدا کاری لەسەر کردووە و دەیەوێت لە داهاتوودا زیاتر تۆخی بکاتەوە بە کورتی مامۆستا محەممەد کۆمەڵ تێڕوانینێکی ئاینیانە و دینیانە و واقعانەی بۆ ئافرەت هەیە واتە بۆ چالاکبوونی ئافرەت ئەگەر تەماشای ڕابردووی کۆمەڵ بکەین لە مێژە دەمێکە ینی ئافرەتان لە نێو ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامی فعالن کاران چالاکن حتا لە زۆربەی ئاستەکاندا هەبووین لە ئاستی مەکتەبی سیاسی پێشوو یا سەرکردایەتی پێشوو هەتا ئافرەتی وا هەبووە خۆی بۆ بەرپرسی مەڵبەن کاندید کردووە بە تەئکید ئەوە لەو ڕوانگەیەوە کە کۆمەڵ بە قەناعەتەوە بە شێوەیەکی مەبدەئیەوە پێی وایە کە ئافرەت گرنگە زەرورە هەم بۆ کۆمەلگا هەم بۆ کاری سیاسی کۆمەڵی ئیسلامی کە کاری دینداری و کاری سیاسی و ڕێکخراوەیی دەکاتن ینی ئافرەتان بە بەشێکی سەرەکی یا زەروری یا دانەبراوی ینی هەم کۆمەلگا هەم کاری سیاسی و ڕێکخراوەی خۆی دەبینی بۆیە گەر تەماشا بکەین لە کۆنفرانسەکانی پێش کۆنگرەش ینی ئافرەتان هەر چالاک بوون و لە نێو کۆنگرەش پشتی زۆریان هەبوو تەنانەت لە مداخەلەکردنیش ئیتر دێمە سەر خودی یەکێک لەو گۆڕانکاریانەی ترکە لە کۆنگرە کرایە ئەنجام درا ئەویش بەرزکردنەوەی ڕێژەی مشارەکەی ئافرەتان بوو بۆ ئاستەکان لە چەند خاڵک بە کورتی باسەکەم یەک ینی لە سەرکردایەتی دادێ لە سەدادەی ئەنجومەنی باڵاواتە مەکتەبی سیاسی جاران ینی ئافرەت بەشداری دەکا و لە سەدا 20 بەشداری دەکا ئێستا خۆشببختانە
لە 35 ئەندامی سەرکردایەتی ئێمە چوارمان ئافرەتە و لەو چوارانەش سیان بە دەنجی خۆیان دەرچۆ یەکیان بە کۆتا هەڵبەتە ئەوانەی بە دەنجی خۆیان دەرچوون دیارە عەقڵیەت و تێگەیشتنی ئەو ئەندامانە بووە کە ینی بەشداری ئافرەتانیان بە زەرور و بە گرنگ زانیوە کەواتەوە بە جیاوازی دەبینن کە بێگومان کۆمەڵ بێگومان بەڵام ئەگەر تەماشای یعنی هەڵبژارنەکانی پەرلەمانی و هەڵبژارنی حزبەکان بکەین زۆرێک لە ئافرەتان بەڕاستی یعنی بە دەنجی کۆتا ینی دەگەنە ئاست و پۆستەکەیان حتا لە کۆنگرەی جەنابی مامۆستا عەلی ئیشارەتی بەوە کرد کە جا پێویستە پیاوان بۆ خۆیان تێگەیشتن و عەقڵیەتیان وابیواتە ئەندامانی کۆنگرا کە ئافرەتان بە زەرور بزانن یا دەنجیان پێ بدەن بۆ ئەوەی پێویستیان بە کۆتانەبی فعلەن ئەو ڕایە ینی وەک دەڵێ بەرجەستە بوو. ئیدی هەر سەبارەت بە ئافرەتان خاڵێکی تر یعنی لە پەیڕەوی دادێ و ئیقرار کراکە ئافرەتان لە ماف و دەسەڵاتدا یەکسانن و دەتوانن بۆ هەموو پۆستەکان تەنانەت پۆستە باڵەکانیش خۆیان کاندید بکەن و ئەگەر کەسێک بگاتە ئەنجومەنی باڵاشواتە مەکتەبی سیاسی جاران بەبێ ئەوەی کە خولێکی سەرکردایەتی بڕی بیجا ئەو کەسە برابی چ ئافرەت بی واتە شمولی ئافرەتیش دەکاتن بە هەر حاڵ ئەوە شتێکی یاسایی و پەیڕەوی ئیقرارمان کرد لە نێو کۆنگرا ئەگەر نا بە تەئکید لە داهاتوودا وەکو نەخشە ڕێگا ئەوەی کە ینی پێویستە بەرجەستە بکرێ بە پشتیوانی خوای گەورە ئەرچی سەرشانی سەرکردایەتی داهاتووە کە ینی سەلاحیەتی زیاتر بە ئافرەتان بدەین و هەروەها مافی زیاتریان بۆ دابین بکەین و بەشداری و مشارەکەی زیاتری عملیان پێ بکەین بە مەرجێک ئەوانیش خواستیان بێ ئەوانیش لە توانیاندا هەبی ئەوانیش بتوانن ئیقدام بکەن بێنە مەیدان ینی ئەوە لەسەر سەرکردایەتی کۆمەڵە بە نەزەری بەپێی پەیڕە و ماف و دەسەڵاتیان پێبدا دەمێنێتۆ سەر وجود و حضوری خۆ بڵێ کەواتە ئەوەی لە پێشووتردا وەک دەگوترا ڕەنگە بەنەنجی باسکرابی لایەنە ئیسلامیەکان کە بەشداریکردنی ئافرەت بوو ڕاست دەرنەچوو و لە ڕابردوشدا کۆمەڵ و ئەوانەی کە لایەنی ئیسلامیشە بە فعلی ئەویان سەلماندووە کە ئافرەتان لە سەرکردایەتین و لە شوێنی بڕیاردارن. بە کورتی مامۆستا محەممەد فەرق و جیاوازیەکی کۆمەڵ و هەندێک لایەنی تر ڕێزم بۆیان یا تێڕوانینی کۆمەڵ بۆ ئافرەت لەگەڵ لایەنەکانی تر یعنی خەڵکی کۆمەڵ لە ڕوانگە دینیەکەیەوە تەماشای ماف و دەسەڵات و مشارەکەی ئافرەتان دەکا خەڵکێکی تر لەوانەیە لە ڕوانگە دنیەوی و لە ڕوانگەی بەرژەوەندیەوە تەماشیان کە مامعناه و لە هەندێک وێزگەدا بۆ هەندێک کەرت و کار بەکاریان بێنن هی کۆمەڵ ینی مشارەکەکردنی ئافرەتانی پێ کرداریە پێ شەرعیە پێ زەرورە لە سۆنگەی ئەوە کە ئافرەتان نەک نیوەی کۆمەڵن بەڵکو لە هەندێک جار لە نیوەی کۆمەڵیش زیاترن و خوشتی کۆمەڵ و دایکی کۆمەڵن و بەشێکی سەرەکی کۆمەڵن ئەگەر تەماشای واقعی ڕابردوش بکەین کۆمەڵ پێش هەندێک لایەنە ناسیۆنالیست و سیکۆلاریستەکان ینی حزوری ئافرەتانی لە سەرکردایەتی زیاتر بووە ینی تا ئێستاش هەندێک ینی ئەحزابی دەسەڵاتداری سیکۆلاریست لە هەرێم ئافرەتیان لە مەکتەبی سیاسی نییە یا یەک ئافرەتان لە سەرکردایەتی هەبووە بە درێژایی فترەی زەمانەکی زۆر بەڵام کۆمەڵ لە ڕابردوو چوار ئافرەتی لە سەرکردایەتی هەبووە باش مامۆستا ئومێد بابەتی پرسە نیشتیمانیەکان بەڕاستی بابەتێکی گرنگە بە تایبەتی بۆ حیزبێکی سیاسی کە لە نێوەڕۆکدا پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلام دەکا و ڕەنگە لە ڕابردووش بە جۆرێک باسی بابەتی نیشتیمانی ڕوبەڕووی کۆمەڵ کرابێتەوە بەڵام دەبینی لە کۆنگرەدا بابەتی پرسی نیشتیمانی بابەتێکی گرنگە و قسە و باسی زۆر لەبارەوە کراوە و باز لەوە دەکەن لە پرسە نیشتیمانیەکان ئێمە لە پێشەوەین و داکۆچی کار دەبین لە بابەتی پرسی نیشتیمانی دەمێ بزانم کۆمەڵی دادگەری لە داهاتوو چۆن پەرێو بەو بابەتە دەدا کە یەکێکە لە خاڵەکانی بەلاغی کۆتایی و دەیەوێت چی بگەێنێ وەک ئەوەی کە دروستە لە نێوکاری حیزبی لە کۆمەڵ. بەڵێ پرسی نیشتیمانی یەکێک بوو لەو بابەتە گرنگانەی کە لە کۆنگرا بە تایبەتی لە وتاری سیاسی بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر پانتایەکی باشی گرتو زۆر بە وردی بە تەفاسیلەوە
باس لەو پرسە نیشتیمانیە کرا پرسی نیشتیمان لە ڕوانگەی کە ئێمە وەکو کۆمەڵ ئێمە چۆن تەماشا ئەو پرسە ئەەکەین و قەنەعەتی خۆمان تێگەیشتنی خۆمان بۆ ئەو پرسە زۆر بەڕوونی و بە ڕاشکاوانە قسەی خۆمان کرد و دیارە ئەو پرسە هەر ئەوە نییە لە بەلاغی کۆتایی یاخود لە کۆنگرا باسکرابی ئەگەر تەماشا بگەڕێن بۆ ئەدەبیاتی خۆمان لە کتێب و نووسراوە و لە ئەوانە و نەکرد ئەوە بەڵکو هەر لە هەر کۆنفرانسێکە یاخود لە هەر شوێنە کە پێویستی پێ ببیتن کۆمەڵی ئیسلامی حضوری هەبووە لە ئەدەبیاتە نووسراومان هەبووە و حتا ئێمە وەکو کە ناوەندێکی ڕاهێنان و گەشە پێدان من بە حکمیەوەی بەرپرسی ئەو ناوەندە بووم یەک لە بابەتە گرنگەکانی منهەجی پێگەاندنی کادیران پرسی نیشتیمانی و نەتەوەیی بوو باس لە مێژووی نەتەوەی کورد هۆکاری لەتکردنی ئەو کورد کە بووتە چار بەش ئیتر ئەو ثەقافەتە ئەو ڕۆشنبیریە ئێمە بە پێویستمان زانی کە کادیرانی کۆمەڵ تیان بگەینین پەروەردەیان بکەین بۆی هەر ئەوانێنە بەرچاوکە وەکو هەر کەسێکی داعی و باخوازێک نەخێر بەڵێ ئێمە بانگراوەدشی ئیسلامیمان هەیە و لایەنێکی ئیسلامین و بایەخ بە داوە بانگەوازی دەم بەڵام لە پاڵ ئەمەش لایەنی سیاسی و پرسی نیشتیمانی لای کۆمەڵ ئەساسیاتە و ئەبجەدیاتە و بەدەهیاتە و ئێمە ئەوە نییە بڵێ هەر وەکو تاز جەنابەت باس کرد هەر ئەوە وەکو دەڵێ حیبرەن عەلە الوەرق هەر شتێکی نووسرا و ئەدەبیات بخوێنەوە تەواو بەڵکو بەکردەوە بە پرۆژە ئێمە وەختێک لە وەختەکان خاوەن پرۆژەی خۆمان بووین سەبارەت بە پرسی نیشتیمانی یەکەم لایەن بوون کە ئەو پرسە بەڕوونی و بەڕاشکاوی خستمانە ڕووکە پێویستە ئێمە پێویستمان بۆیەکە ئەم پرسە نیشتیمانی ئەم مەلەفە کاری لەسەر بکرێتن کەواتە ئەوەی کە بەڕخنە لەلایەنی ئیسلامیەکان لە پێشتر دەگیرا بە تایبەتی ڕەنگە بە زۆرێک لە زۆرەکان ڕەخنەکە بەو ئاڕاستەیە بێ کە وەکو نەنجی نیشان بدرێ نەک هەر دروست نییە بەڵکو ئەوە تا هەم لە کۆنگرە هەم ئەوەی کە باس دەکەی لە پێشترشدا لە ئەدەبیات و لە بەرنامەی دەرس و دەور و کار و کادیرانی کۆمەڵ بەڕوونی ئەوە ڕەنجی داوەتەوە بۆ ئەوەی سەقافەتێک لای تاچی کورد بەگشتی و ئەوەی کە پەیڕەوی مەسەن لەگەڵ حیزب دێتەوە سەقافەتێکی بدرێتێ کە پرسی نیشتیمانی لەگەڵ دین زۆر بەباشی یەک لەگەڵ یەک بەڵێ ینی خۆ ئەگەرە تو بتەوێ مەسەلەن فیکر و نەهجی ئەو حزبە بزانی هەر حزبێک بڕۆ تەماشا پەیڕەوی نێو خۆی بکە ئەدەبیاتی بکە وتارە سیاسیەکانی بکە هەڵوێستەکانی بکە ئێخۆ دیارە ڕوونە کۆمەڵ حزوورێکی زۆر بەرچاو و بەرجەستەی هەبووە بە تابەت لە پرسە نیشتیمانیەکان و لەو پێناوەشدا هەرچی لەسەر ئێمە وەستابیتن درێغی نەکردووە بەڵکو ئێمە ڕەنگە هەندە لایەن وەکو ئێمە بەڕوونی و ڕاشکاوی ئەو پرسە نەخستە ڕوو بەڵام کۆمەڵ زۆر بەڕوونی بە ڕاشکاوی پرسی نیشتیمانی لە یەکێکە لە خەمەکانی خۆی کە لە داهاتوو کاری لەسەر بکات ئەوەی کە پێویست بی ئیشی لەسەر بکاتن نەخێوانیە کۆمەڵ لەم ڕوە ڕۆڵ و کاریگەری هەبووە و بەشداری لە چەندین کۆفراس و چەندین متەدای کردووە کە تایبەت بە پرسی نیشتیمانی و قسەی خۆی هەبووە بەڵام ئێمە حتمما بە تێڕوانین و تێگەشتنیی ئیسلامیانی خۆمان وە لە داهاتوودا زیاتر برە و بەو بابەتە دەدرێەوە تۆ دەکرێتەوە بەتەکیت ئەوەی کە لە بەلاغی کۆتایی هاتووە و وتارە سیاسەکەی جەنابی سەرۆکی دادگەری کە پانتایەکی باشی خست بووە ڕووکە بۆ پرسی نیشتیمانی و باسی ئەوەی کردووەکە پێویستە ئەم پرسە جارێکی تر چاوی پێدا بخشێندرێتەوە و پێویستمان بە تەبایی سیاسی هەیە پێویستمان بەوە هەیەکە جارێکی تر سیاغی بکەینەوە بۆی کە هەم جیلی ئێستامان بە تایبەت نەوەی ئێستامان پێویستی بەوەیەکە لە ڕووی نیشتیمان پەروەری و جارێکی تر پەروەردە بکرێن نیشتیمانی خۆیان خۆش بێ و خاچی خۆیان خۆش بوێ و ئەم دافعە هەر دافعێکی نیشتیمانی نەبی بەڵکو دافعێکی دینی و ئیمانیش باش کاک مادی بابەتی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان بێگومان لەبەر ئەوەی ئێمە چەندین نەتەوەی دیکە لەگەڵ نەتەوەی کورد و ئاینی جیاجە لە هەرێمی کوردستان هەن لە پێشتردا کۆمەڵی ئیسلامی
زیاتر جەختی لە بابەتی پێکەوەژیان کردوتەوە لە دوای ئەوەی کە کۆنگرس ئەنجام دەدرێت یەکێک لەو خاڵانەی کە زۆر جەختی لێ دەکرێتەوە بابەتی پێکەوەژیانی ئاشتیانەیە چۆن لە داهاتوودا کۆمەڵی دادگەری دەیەوێت برەو بە بابەتە بداوە جەختی لێ بکاتەوە بۆ ئەوەی لەو کوردستانی کە مڵشی هەمووانە پێکەوە بە ئاشتیانە بژین. بەڵێ دیارە کۆمەڵ وەکو حیزبێک کە بە باگراوندێکی ئیسلامی و ممارەسەیەکی فراوان ینی ئەزمونێکی فراوانی هەیە لە ممارەسەی کاری سیاسی و جارێ بابەتی پێکۆژیان و ڕێزلێنان لە پێکاتە نەتەوەی و ئاینە جیاوازەکان ئەو لای کۆمەڵ مەبدەئە پرانسیپە و ینی ئەگەر بۆ تاریخی دەسەڵاتی ئیسلامیش بگەڕێنەوە ئەوە شتێکە ینی بۆ تەعروف بەردەوام دەسەڵاتی ئیسلامی احتیفازی کردووە پەرەی داوەوە پاڵپشتی پێکاتە نەتەوەیەتی و ئاینە جیاوازەکانی داوە. کۆمەڵ دیارە بەزدی کار لەسەر ئەو پرسە دەکاتن و بەڵگەش لەسەر ئەوە باشترین پەیوەندی هەیە کۆمەڵ وەکو حیزب لەگەڵ هەموو ئەو ئاینە جیاواز و پێکاتە جیاوازانێک کە دانیشتوی هەرێمی کوردستان و پێکاتەی کۆمەلگای کوردستانین بەڵێ کۆمەڵ تاکید لێ دەکاتەوە و پێداویستیە و ئێمە بەردەوام کاری لەسەر دەکەین. بەڵام ئەوەی گرنگە ئێمە گەردی قەت دەین لە کۆنگرەی کۆمەڵ دەفتە دوو بەشێکی پەیوەندی بەنێو خۆی کۆمەڵەوە هەیە و کاری لەسەر پرسەنەی خۆیەکان کردیا لە خۆڕێخستنەوە لە پەرەپێدان بە کاروباری حیزبی لە ئیدی بەشێکی پەیوەندی بە دەرەوەی خۆی هەیە لەوێ شۆ دەبتە چەند بەشێک لە یەک لەوانە مەسەلەی پێکۆژیانە ئەوەی دیکە کۆمەڵ دەستپێشخەری ئەوەشی کردیە کە بۆ هاوپەیمانەتی سیاسی بۆ کاری بێکەوەی لەگەڵ ڕەوت و لایەنە جیاواز لایەنە سیاسەکانی نێوساحەی سیاسی هەرێمی کوردستان جگە لە پارتیوێکی جگە لە کامادی یعنی چەندە گرینگە ئەو خاڵانەی کە لە کۆنگرە کۆمەڵی دادگەری جەختی لێوە کردوتەوە کە دەبێتە کار و سیاسەتی استراتیژەتی داهاتووی بۆ خەڵکی هەرێمی کوردستان گرینگە ڕەنگە کە یەکێکە بینەرە پەیوەست نییە بەکاری حیزبی یعنی بڵێ چ پەیوەندی بە منەوە هەیە کە کۆمەڵی خاڵتان ڕێز کردووە بۆ ئەوەی لە داهاتوودا کاری لەسەر دەکەن یعنی مەبەستمە بڵێم لە داهاتوودا ئەگەر ئەم خاڵانە جێبەجێکرا هەل لە بابەتی پێکۆژیانی ئاشتیانە بابەتی سیاست سیستەمی حکومڕانی بۆ تاکێک کە پەیوەست نییە بە کۆمەڵ چ گرینگێکی هەیە. زۆر باشە بە ئەو قسەکەم تاواکەم گوتم جگە لە پارتیوێکێتی مەبەستم بۆ هاوپەیمانەتی نی هەڵبژاردن و ئەوانەیە ئەگەرنا کاری هاوبەش و کاری سیاسی ئەکەیت ئەوە هیچ لایەنێک لێبەدەر نییە بە پێی پێداویستیەکان و بەرژەوەندی خەڵک. ویسم باس لەوە بکەم ئێستا خەڵکی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بەهیوا کراون و کار لەسەر ناومێت بوونیان کرایە بۆیە فعلەن خەڵکی هەرێمی کوردستان هاو نیشتیمانیان لە هەر مناسبەیەکی سیاسی لە کۆنگرەی حیزبەکان ئیدی بەردەوام چاو بە دوای هیوا دەژێڕن چێ دەتوانی خزمەتیان کە چێ دەتوانین جارێکی دیکە گەرم و گوڕێک دروست کاتەوە بە ئاراستەیە کە بەڕاستی خەڵک لە دۆخێکی سەختی ئابووری و ئیدی کۆمەڵایەتی خراپدایە بۆیە فعلەن کۆمەڵ کە ئەو دەستپێشخەریانەی کردیە دروستکردنی هاوپەیمانەتی کاری هاوبەش و کاری بەیەکەوەی بۆ ڕزگارکردنی خەڵک بۆ پاڵپشتی خەڵک بۆ چاکسازی ئیدی و هەموو لە پێناو خەڵکە جارێ هەر خودی حیزب خودی حیزبی سیاسی ئالێت و میکانیزم و پرۆژەیە بۆ خزمەتی بەرژەوەندی خەڵک و بۆ بەرژەوەندی گشتی بۆیە کۆمەڵ هەر لە سەرتاوە باشە هاوڵاتیان لە داهاتوودا ئەو هیوایە بەدی بکەن ینی هیوایەکی سەر هەڵ بچنن کە حیزبێک بتوانێت بەم جۆرە بیرکردنەوەی فراوانە بیر بکاتەوە کە جگەلەوەی کە ئایدە و ئایدۆلۆژیای لەگەڵ حیزبی دیکە جیاوازە بەڵام ئامادەیە لە پێناو خەڵکی و خۆشگوزەرانی هەموو جۆرە دەستپێشخەریەک بکات. ئێمە هەر لە سەرتاوە کۆمەڵ هەمیشە جەختی لەسەر خاڵە هاوبەشەکان کردەوە لە نێوان ڕەوت و ئەحزاب و پرۆژە سیاسیەکان. ئێستا لە هەرێمی کوردستان بابەتی بژێوی و بابەتی ئەوەی کە خەڵ لە قەیرانێکی قوڵدایە دەسەڵات بۆ هۆکارێکی خراپ بۆ ئەو دۆخەی کە دروست بووە فعلەن کۆمەڵ بەردەوام دەستپێشخەری کردی دەستپێشخەریش دەکات و بەردەوام کاری لەسەر کردی کۆمەڵ لە ڕێی فراکسیۆنە پەرلەمانەکانی لە ڕێی ئیدی ینی میکانیزم و ئالیەت و ئەو پرۆژانێک کە بەردەوام لە وێزگەی جیازیە خستیتێ ڕوو کۆمەڵ بەردەوام هیواش بۆ خەڵک و خەڵک بەردەوام شاری ئەوی بە کۆمەڵ داوەکە
بە هەڵوێست و بە حزورە مەدانەکانی لە بەرەی خەڵک توانیوێتی لێ نەگەڕێ ئەو هیوایە بکوژێتەوە ئەگەر چی دەسەڵات کزی کردیە ویستێتی خامۆشی بکە بەڵام کۆمەڵ لە ڕابردوو و لە ئێستاشدا داهاتوش بەویستی خوا گەورە بەردەوام دەبێت لە جۆشدان و پێدانی وزە بە هیوا و بە ئەوەی کە خەڵک تەواو نەگاتە نقطەیەکە بێئومێدی بگاتە حاڵەتێکە یعنی ئەو کاتی بۆ سیستەمی سیاسی و بۆ کیانی هەرێمی کوردستانیش مەترسێکی زۆر گەورەیە بەڕاستی. کاتم کەم ماوە دەمەوێت دەرفەت بە هەرسێک تام بدەم ماوەسە شوان لە تو دەست پێ بکەم بۆی بابەتی گرژەکانی نێوان هەرێم و ناوەند بابەتێکە کە ڕەنگە هەموو هێزە سیاسیەکان و هەموو خەڵکی هەرێمی کوردستانی پێوە سەرقاڵ بێت کۆمەڵی دادگەری لەسەر ئەو بنەمایی کە چۆن دەیەوێ ئەم پەیوەندی ڕێی بخرێتەوە وەتی بینی چی هەبووە لە ڕابردوو و دەیەوێت لە داهاتوو چۆن ئەم بابەتەیەک لای بکرێتەوە بۆ ئەوەی هەم ئەوەی کە پێ دەگوتری قەواری سیاسی هەرێمی کوردستان بپارێزرێ و هەمیش بگەینە بابەتێک کە لەو عێراقە پێکەوە ژیانێک هەبێ پێکەوە ژیانی سیاسی. بەێ بە کورتی ئەگەر باس لە کەم و کوڕیەکان بکەین کە لە نێوان هەرێم و بەغدا هەبووین لە ڕووی تەعامولەوە ئەو کاتە دەتوانین هەر ئەو خاڵانە بکەینە بناغە و ئەساسەک بۆ ئەوەی لە داهاتوودا بەو شێوەیە مامەڵە لەگەڵ بڵێن بەغدا بکەین. هەڵبەتە بێگومان لە ڕابردوو ینی مامەڵەیەکی باش لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا نەکراوە بەغداش لەگەر ئێرە ئێمە باس لێرە دەکەین لەبەرەوەی لێرە مەسئولین لە زیاتر لە خەمی ئێرەداین حەقوا باە ینی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دەستوریانە مامەلەی لەگەڵ بەغدا کردبا بە تایبەتش ئەو بۆند و ڕێککەوتنانەی کە مبرم بووینە لە مابینی بەغدا و لە مابینی هەرێمی کوردستان پێیانەوە پابند بە و مەسلەی دەستوری و مەسلەی ئیتیحادی و فیدرالی ئەو پرسانەی کە دەستورین یا لە ڕووی دەستوریەوە ئیتیحادین واتە مرکزین دەبواە بەڕاستی هەرێمی کوردستان پێیانەوە پابند بە کە پیانەوە پابند نەبووە بە تەکید کۆمەڵێک کێشە و ئاریشە هاتوونەتە ئاراوە یەک لەوانە مەسلەی داهات کە ئیتیحادیە جا داهات چەند کرد دەبی کەرتێکیان بریتە لە مەسلەی نەوت ئێستا ینی تا ئێستاش بەڕاستی داهاتی هەرێمی کوردستان نەک بۆ بەغدا وەکو حکوومەتی ناوەن شەفاف نییە بۆ پەرلەمانی ئێرە شەفاف نییە بۆ حکوومەتی ئێرە شەفاف نییە بۆ جەماهیری ئێرە شەفاف نییە کەواتە ئەو شتانە وای لێ کردووە کە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا تێکچی لەسەروی هەموو شیانەوە ئەو ریفراندۆمەی کە ینی ئەنجام درا ئەوەش بۆ سلبیاتێک ینی کەواتە ئەو خاڵانە عکس دەکەین و پێویستە لە داهاتوودا بەڕاستی ینی داهات و خەرجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکوومەت و بۆ پەرلەمان و بۆ خەڵکی ئێرە شەفافی بۆ بەغدا شەفافی ئەو شتانەی کە ئیتیحادین پێویستە ینی هەرێمی کوردستان ئەو بەشە ئەو حسا ڕادەست بکە بۆ ئەوەی لە بەغدا شایستە داراییەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێت چیدی خەڵکی هەرێمی کوردستان بە ناحەق نەبێتە ینی قوچی قوربانی پێوەنا و ململانەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هەروەها بەغدا و هەروەها مەسلەی شەفافیەتیش یعنی گرنگە مەسلەی عەدالەت و یەکسانی گرنگە لە سەروی هەموو شیانەوە لە بەروی دەزانم وەختت نییە بەڕاستی ئەو شێوازە ئیدارەدانەی لە هەرێمی کوردستان هەیە کە کۆمەڵێک فەرق و جیاوازی و کەم و کوڕی و بێدادی و هەتا دەگاتە ستەمیشی تێدایە ینی شێوازێکی زۆر خراپە پێویستە پێداچوونەوەیەکی چاکی خێرای بۆ بکەن بتوانن بە شێوەیەکی زۆر باشتر ئیدارەی ینی حکوومەتی هەرێمی کوردستان بدەن چ بۆ سەرۆکارکردنی خەڵکی هەرێمی کوردستان چ بۆ پرسە سیاسیەکان لەگەڵ بەغدا و لەگەر وڵاتانی دەرودراوسێش. مامۆستا ئومێد پەیوەندی سیاسی کۆمەڵی دادگەری لەگەڵ لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چ ئەوانەی کە بە باگراوندی ئیسلامی لە هەرێمی کوردستان کار دەکەن چ ئەو بابەتانی کە هێزی ناسیۆنالیزمین بەردەوام هەوڵی داوە لە مەسافەیەک لەگەڵ هەموو لایەنەکان بوەستێ و لە کۆنگرس زۆر جەخت لەوە کراوەتەوە چۆن دەکرێت لە داهاتوودا بابەتە تۆغ بگرێتەوە بکرێتە بنەمایەک بۆ کاری سیاسی و پێکەوەیی حیزبەکان لە هەرێمی کوردستان. بەڵێ پەیوەندی کۆمەڵ
هەم لەگەر ئەو لایەنانەی کە بانگراوە ئیسلامیان هەیە و هەم لەگەڵ لانەکانی تر وەکو جەنابەت وتر لێک مەسافە وەستاوە. جارێ لەگەر لانە ئیسلامیەکان ئێمە حتمما پەیوەندیەکی قوڵمان هەیە لەگەڵیان و چەندین خاڵی مشتەرەک پێکمان دەبەسترێتەوە کە ئێمە پێویستە لەگەڵ لانە ئیسلامیەکان زیاتر لەگەڵ یەک بین و ئاگامان لە یەکتر بین و پەیوەندیەکانمان و پتە بکەین چونکە 2000 ئێمە یەک هەدەفی مشتەرەکمان هەیە ئەویش بانگەوازی و داوەکردنە بە مەفهومە فراوانیەکەی. ئەمما پەیوەندی لەگەڵ لایەنەکانی تر دیارە کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا لە معارەزەیە ئۆپۆزیسیۆنە، بەڵام ئۆپۆزیسیۆن بوونی کۆمەڵ وای نەکردووە کە پەیوەندی بپسڕێ لەگەڵ لایەنەکانی تر. کۆمەڵ ئەگەر ڕەخنەشی هەبوو بیتە ڕەخنەی لە ئەدای حکوومەت هەبووە، ڕەخنەی لە ئەدای پەرلەمان هەبووە، ڕەخنەی لە پرۆسەی دادگەری و ئەوانە هەیە، ڕەخنەی لەو هەموو کەواتە هەردوو بابەتی حیزبەتی و حکومڕانی تێکەڵ نەکردووە بەوەی کە دوو بابەتی زیان. بەڵێ بۆیە کۆمەڵ بەردەوام لەگەڵ ئەوە بووە کە لایەنەکان پێکەوە دابنیشن، پێکەوە عیلاقاتیان هەبێ، پەیوەندیان پتە بێت، بەڵام ئەگەر لایەنی مقابل نایەتە پێش لەبەرەوەی کە تۆ ڕەخنەت هەیە و وەکو چۆن دەڵێ ڕەخنەت لە ئەدای حکوومەت گرتووە و ئەویش پێقڵز بووە نهاتە پێش ئەوە بۆ خۆی دەگەڕێتەوە. ئەمە کۆمەڵی ئیسلامی پێی چاکە کە بەرژەوەندی گشتی بپارێزرێ لەسەر ئەو ئەساسە پەیوەندیەکانی خۆشی دەبەستێت. کەواتە دەکرێت بڵین لە داهاتوو دەستبەرداری بەرگریکردن لە مافی هاوڵاتی نابێت لە ئەساسیەوەی پەیوەندی حیزبی باش بێت، بەڵکو داکۆکاریەکی سەرسەخت دەبێ و بەردەوام دەبێ هەرچی کە پێویست بکات بۆ بەرژەوەندی گشتی مافی هاوڵاتیان، مافی بەشخوراوان، کۆمەڵی ئیسلام، کۆمەڵی دادگەری داکۆکی کار دەبێ و بەردەوام دەبێت لەسەر هەڵوێستەکانی جار لێرە بێ یا خود لە بەغدا بێ لە مەواقفی سیاسیەکانمان بێت. ئێمە لەسەر ئەو مەبدە و ئەو پرەنسیپانەی کە قەنەعەتمان پێ لەسەری بەردەوام دەبین و وەکو کاک مەهدیش باسی کرد ئێمە ئۆپۆزیسیۆنین بەڵام بە نەفەسی خۆمان، ئۆپۆزیسیۆنین بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان. ئۆپۆزیسیۆنی ئێمە معارەزەی ئێمە ئەوە نییە کە ئێمە بمانەوێ بەستەنها ڕەخنە بگرین، بەڵکو ئەشمانەوێ دەستی بگرین لەوەی کە کاری خراپ نەکات وەکو بوەستێ لە زوڵم و ستەم و هانشیان دەدەین بۆ کاری باش و چاک. کە هەمەگدی بابەتێکی گرنگ لە هەرێمی کوردستان کە ڕەنگە جێگەی بایەخ بێ بەڕاستی بابەتی ڕاجایی و ڕوانینە بۆ بابەتە هەنووکەیەکان لە هەرێمی کوردستان کە ڕەنگە بە زۆر لە زۆرەکان ئەم نەفەسە تەست کرابێتەوە. کۆمەڵ چۆن توانی لە نێو خۆیدا بابەتی ڕاجایی تۆغ بکاتەوە بۆەوەی دواتر لە کۆمەلگە ڕنگ بداتەوە بۆەوەی کە ڕاجایی و هەبوونی ڕا لەسەر بابەتەکان شتێکی زۆر ئاساییە و بابەتێکە بۆ پێکۆژیانی ئاشتیانە. دروستە فعلەن هەموو ڕەوت و پرۆژەیەکی سیاسی یا پارتێکی سیاسی لەسەر پرسێکی دیاریکرا و ڕازیایی دروست دەبی و بەڵام ئەوەی گرنگە ئەو منهەجەیە یان ئەو شێوازەیە لە بیرکردنەوە یا ئەو باگراوندە فکری و سەقافیەیە کە بەڕاستی کۆمەڵ هەر لە سەرەتاوە لە نێوخۆی کۆمەڵ ئازادێکی زۆر بەرفراوان هەیە لە گفتوگۆ و پێشکەشکردنی ڕای جیاواز و ئیدی ئەو پرسانە لە نێو کۆمەڵی زۆر بە شێوەیەکی ئاسایی مناقەشە دەکرێت قۆناغەکان دەبڕی و لە نەتیجە هەومان بە ڕای زۆرینە بە دەنجی زۆرینە پابەندی کە ئەوە ینی میکانیزمێکی گرنگە کە لە نێو خۆی حیزب لە نێو کۆمەڵگاتانە لە نێو کاری پەرلەمانی ئەوانش ئەو بابەتە بۆیە کۆمەڵ زۆر باوەڕی بەڕازیایی هەیە و هەر ئەوە دوجار ینی بریتیە بەشێکە لە سروشتی ئینسان ینی ئینسان کەس وەکو کەس بیر ناکاتەوە هەمیشە ئینسانەکان کە خۆی گەورە عەقڵی پێداون عەقڵ یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەیە بە گۆشەنیگای جیاواز ینی بیرکردنەوە هەیە و تێڕوانین هەیە ئەو مەودایە بەرجەستە لە نێو کۆمەڵی دادگەری بۆی کە ڕای جیاواز لەسەر بابەتەکان هەبێ
من مەبەستمە ئەو پرسیار دەکەم بۆی کە ڕەنگە کۆمەڵ زۆر ڕخنەی هەبێ لە بابەتی ئەوەی لە هەرێمی کوردستان لە بابەتی ڕازیایی و ئازادی ڕۆژنامەنووسی لەسەر پرسە نیشتیمانیەکان پرسە هەنووکەیەکان کەواتە ئەم ئازادی لە نێو خۆ فراهم کرایە بۆ ئەوەی کۆمەڵ قسەی هەبێ لە نێو کۆمەلگا و لە سیستەمی حکومڕانی ئەو بابەتە ڕەنگ بداتەوە جارە پرسی ئازادی و ماف پێویستی بە خەبات هەیە لە نێو خۆی حیزب لە دەرێژ یعنی هەمیشە ئەو ژینگە تەبیعی کە دروست دەبێتن بۆ بەرزەسەبوونی ئازادی و ینی ئەوەی کە یەکتر قبولکردن ئەوە بەڕاستی 2000 پەیوەندی بە کۆشش و قەناعەتی تاکانەوە هەیە و ئازادی لە نێو خۆی حیزب وەکو باسم کرد لە نێو کۆمەلگاش و لە نێو پرۆسی سیاسی پێویستی بە خەباتی بەردەوام و نەفساوە هەیە کۆمەڵ تاڕادەیەکی زۆر باش ینی ئازادی تێدا فراهەمە و کۆمەڵ خۆی ئەوە گرنگە ینی بەڕاستی ینی هاونیشتیمانیان خەڵک زۆر جاران ینی ئەوەی کە پێی دەگوترێت نێو خۆی حیزبەکان فۆکسکە بۆ ئەوەی حیزبێک لە نێو خۆی باوەڕی بە ئازادی نەبی باوەڕی بە یەکتر قبول نەکاتن ناتوانانی بەیانی کە دەسەڵاتی کردە دەست مەسلەی ئەوەی کە احتیفاز بە معارەزە و کاری سیاسی و مەسلەی پێکەوە ژیان و ئەوەی کە ینی سیستەمێکی حکومڕانی ڕەشید بێنێتە ئاراوە بۆیە فعلەن ئەو خاڵێکی زۆر گرنگە ئەوە کۆمەڵ بە جددی ئیشی لەسەر ئەو پرسە کردیا ئەوەی گرنگە ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵ هەمیشە بۆ ئاراستە ئیشی کردیا کە ئێمە بنیات نەربین ئێمە هەمیشە بە ئاراستی بنیاتنان و بەرەو پێشبردننی کۆمەلگا بین و هەمیشە خۆی ئەحزابی سیاسی لە هەموو کۆمەلگاکان پێشڕەوی کۆمەلگان پێشڕەوی هاونیشتیمانیانن بۆیە کۆمەڵ لە ئاستی خۆی و لەسەر ئاستی خۆی هەمیشە بۆ ئاراستە ئیشی کردیا کە حیزبێک هەوێنی بنیاتنان و پەرەپێدانی کۆمەلگا و چاکردنی قەیرانەکان بێ زۆر سپاس مامۆستا شوان ڕابەر مامۆستا ئومێد مستەفا مافناس مەهدی حەمزە سپاسان دەکەم ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان کە لە گفتوگۆ لەگەڵم بوون سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ